ڕاوچەیەکی زۆر هەبوو لەلایەن دانیشتوانی هەڵەبجە و لەلایەن دانیشتوانی خەڵکی کوردستانەوە کە ئایا ئەو خۆراک و بەرهەمانەی لە هەڵەبجە دێتە بەرهەم یان ئەو ژینگەیە هەڵەبجە ژینگەیەکی تەندروستە. بۆیە ئێمە هەستین بە لێکۆڵینەوەیەک بە توێژینەوەیەک لەسەر DNA دانیشتوانی شاری هەڵەبجە. دوو گروپ خەڵکمان وەرگرت لە دانیشتوانی شاری هەڵەبجە. گروپی یەکەمیان ئەوانەی پێش ساڵی 1970 لەدایک بوون و ڕاستەوخۆ بەرچەکی کیمیاوی کەوتون. گروپی دووەمیان ئەوانەی دوای ساڵی 1970 لەدایک بوون و بەرچەکی کیمیاوی نەکەوتونە ڕاستەوخۆ. ئێمە لەگەڵ هاوکارانم و دڵسۆزانی دانیشتووی هەڵەبجە کە هاوکارم بوونە لە کۆکردنەوەی سامپڵەکان و هاوکارانم لە زانکۆی دوهۆک لە سنتەری توێژینەوە دکتۆر هشیار بەڕێز دکتۆر هشیار هەستین بە ئەو توێژینەوەیە. لە توێژنەوەکە بۆمان دەرکەوت کە ئەو خەڵکانەی کە دوای ساڵی 1970 لەدایک بوونە و لە هەڵەبجە دەژین DNA-یەکەیان ئەوە تێکچوونێکی تێدا نییە. بۆیە ئەگەر بێت و مقارنەی بکەین لەگەڵ شارەکانی تری کوردستان هەروەکو ئەوانن ئەوەش مژدەیەکی دڵخۆشکەرە کەوا شاری هەڵەبجە شارێکی ژەهراوی نییە بە ماوادی کیمیاوی بەڵکو شارێکی تەندروستە بۆ ژیان و بۆ دانیشتوانەکەی و ئەو خۆراکە کشتتوکاڵی و بەرهەم و ئاو خاکەی هەڵەبجە تەندروستە و خەڵک دەتوانی بەبێ دوو دڵی و دڵە ڕاوچێ بەکاری بێنێتن. توێژینەوەکە ئەوە کولیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان کردوتانە و چەند سامپڵ وەرگیراوە و باسی بکەی من بۆ خۆم وەکو پرۆفیسۆری یاریدەدەر لە بواری بۆ ماوە هەستان بە ئەنجامدانی ئەو توێژینەوە لەگەڵ هاوکارانم لە زانکۆی دووەک وەکو ئەندامێکیشم کە لە لیژنەی تەندروستی هەستان بە ئەنجامدانی ئەم توێژینەوەیە و ئەم توێژینەوەیش ئەم نەتیجە دڵخۆشکەرەی هەبوو ئەنجامە دڵخۆشکەرەی هەبوو بۆ خەڵکی هەڵەبجە. بەڵێ 67 کەسمان وەرگرتووە بە دابەشی دوو گروپمان کردووە و توێژینەوەمان کردووە و یەکەم جار سامپڵی خوێنمان وەرگرتووە دوایە DNA-یەکەمان ئەکستراکشن کردووە دوایە بە تەکنیکی کۆمێت ئەسەی کە تەکنیکێکی نوێیە هەستین بە دیاریکردنی و تەشخیصکردنی ڕێژەی تێکچوونی DNA لە خانەکان لە خڕۆکە سپیەکانی ئەو خەڵکانە. لەو کەسانەتان وەرگرتووە کە دایک و باوکیان پێشتر بەرچەکی نەکەوتون یاوە خۆت لە کەسانێک کە بەرچەکی کیمیاییەکە نەکەوتون؟ ئەمە لەو کەسانەمان وەرگرتووە کە دوای 1970 لەدایک بوون لەگەڵ ئەو کەسانی کە ڕاستەوخۆ بەرچەکی کیمیاوی پلانی داهاتوومان توێژینەوەکانمان لێرەوە ناوەستێ توێژینەوەی بەرفراوانتر و پلانی داهاتوومان هەیە لە بۆ ئەو توێژینەوەی کە ئەو پرسیارەی کە تۆ باسی دەکەی پێویستە فامیلی ستەدی بکەین کە ئەو هەر کەسێک کە بەرچەکی کیمیاوی کەوتووە و دیراسە لەسەر نەوەکانیان دەکەین وەش پلانمانە ئینشاڵڵە لە داهاتوو دەیکەین لەگەڵ وەزارەتی تەندروستی و لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی لە شاری هەڵەبجە.